نوێنەری پێکاتەکانی تری نێوەنجومنی نوێنەرانی عێراق جەخت لە سەرێک لایکردنەوەی کێشەی ناوچە جێناکۆکەکان لە ڕیدەستوری عێراقەوە دەکەنەوە و دەخوازن مادەی 140 بکرێتە بنەمایەک بۆ یەکلایکردنەوەی کێشەیە و ناوچانە. الطريق الوحيد لحل مشكلة المناطق المتنازع عليها أو المتنافس عليها تاکە ڕێگە چارە بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە جێناکۆکەکان یان ئەو ناوچانەی منملانیان لەسرە یاخود ئەو ناوچانەی کە ناکۆکی هەیە لەسەر بژانەوەیان مادەی 140 لە ڕاستیشدا ئەو مادەیە تەنیا ئەو ناوچانە ناگرێتەوە کە منملانیان لەسرە لە کوردستان بەڵکو لە چەندین پارێزگای تری عێراق ئەو کێشانە بوونی هەیە بۆیە ناکرێت ناوچە کێشە لەسەرەکان قەتیس بکرێت تەنیا لە ناوچەکانی کوردستاندا ئەگەر لەم چوارچەوەیەدا کەرکووکمان هەڵبژارد وەک ناوچەیەکی جێناکۆکی لەسەر ڕێگە چارە بۆ کێشەی کەرکووک لە ڕێگەی جێبەجێکردنی مادەی 140ەوە دەبێت ئەویش دوای ئەنجامدانی ڕێفراندۆم لەسەر چارە نووسی پارێزگاکە بە لە بەرچاوگرتنی مافی هەموو پێک هاتە و نەتەوەکانی کەرکووک دەبێت. بعد الاستفتاء مناطق المتعايش عليها أو كما تسمونها المتنازع عليها ئەو ناوچانەی پێکەوە ژیان تیایدا بەرقەرارە کە دەناسرێت بە ناوچەی ناکۆکی لەسەر کە هەموو پێک هاتەکانی گەلی عێراق لەخۆ دەگرێت لە عەرەب و کورد و تورکمان و کلد و ئاشور ڕژێمی پێشوو بە هەموو توانایەکی هەوڵی داوە باری دیموگرافی کەرکووک بشێوێنێت بۆیە ئەگەر بمانەوێت دۆخی ئەم پارێزگایە ئاسایی بکەینەوە و کێشەکانی کەرکووک چارەسەر بکرێت پێویستیمان بە بنیادنانی دیالۆگێکی ڕاستەقینە هەیە لە نێوان بەغدا و هەرێم و پێک هاتەکانی شارەکەش ئێمە خوازیارین برایەتی نێوان پێک هاتەکانی ئەم پارێزگایە بۆ پێشەوە بچێت کە بەبێ ئەوە ئاسایشی شارەکە ناپارێزرێت. نوێنەرێکی کوردیش لە پەرلەمانی عێراق پێداگری لە سەگەڕانەوەی متمانە بۆ پێکاتەکانی تری و ناوچانە دەکاتەوە و بارکی حکومەت هێرێمی دەزانێت بنەمای پێکەوە بوون بۆ دانیشتوانی و ناوچانە دابین بکرێت. گرنگترین شت بریتە لەوەی ئێمە جارێ لە نێوان خۆمانە وەکو کورد وەکو کوردستان هەموو ڕێگە چارەسەریەکانی کێشەکانی خۆمان لە بینی خۆمانە بگرنە بەر و هەموو مافە دیموکراتیەکان بسەلمێنین و بنەما دیموکراتیەکان بچەسپێنین لە هەرێمی کوردستان و لەو ناوچانەیشی کە لەژێر سێبەری هەرێمی کوردستانان و ئەم مافانە و ئەم شێوە کارە دروستانە شۆڕ بکەینەوە بۆ ناوچەکانی تری کێشە لەسەرەکانیش کە بە دڵنیاییەوە دروستبوونی ئەم بتمانەیە پشتپەنایکی زۆر گەورابێ بۆ دانیشتوانی ئەو ناوچانە تێگرا کە دانیشتوانی ئەو ناوچانە تێگرا قەنەعەتیان بۆ دروست بوو کە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان لە لایەنەکانی تر کە نایانەوێ بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان کە یانەوێ کاریگەریان تێ بکەن پێم وایە هەوڵەکانیان خۆیان لە ڕێی خۆیانەوە ئەو دانیشتوانی ئەو ناوچانە پوچەڵیەکەنەوە و ئەوانیش وەکو ئێمە ئەبنە داواکارێک بۆی بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و بگەڕێنەوە بۆ کوردستان. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن ئەگەرچی لە سای پێشمەرگەدا لە ڕیدی فاکتۆوە کەرکووک بارێمەوە بەستراوەتەوە بەڵام لە ڕووی یاسایی و دەستوریەوە کێشەیە و ناوچانە لەگەڵ ناوەند باڵخۆ سێدراوی ماوەتەوە. لە نێوان خەمساردی حکوومەتی عێراق بۆ جێبەجێکردنی مادەی 140 خوێنڕشتنی پێشمەرگە بۆ پاراستنی شارەکە و نادیاری پێگەی کەرکووک لە چوارچێوەی ڕیفرەندۆمەکەی هەرێم سارنووسی ئەم شارە بە نادیاری ماوەتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.